کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بەدووادا چۆن دەکەین لەسەر پەیوەندیەکانی نێوان هەولێر و ئەنقەرە و سەردانی شاندی حکوومەتی تورکیا بۆ هەولێر و دیدار و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان دەپرسین پەیوەندیەکانی ئێستای ئەنقەرە و هەولێر لە چه ئاستێکدایە؟ ئایا تورکیا چ مەبەست و پلان و بەرژەوەندیەکی هەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ بەغدا سەبارەت بە پرسە جیاوازەکان؟ دەمەوێت بزانم تێگەیشتنتان بۆ پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و تورکیا چیە؟ ئەگەر بێت و سەیری ڕابردوومان بکەین تا ئێستا تورکیا هیچ دەستێکی هاوڕێتی بۆ کورد درێژ نەکردووە. زۆرترین بەرژەوەندی ئەلێرانە بووە کە ویستێتی سەردانی کوردستان بکە، بەڵام ئێستا ئێمە وەکو کورد حەز دەکەین کە دەستی برایەتی و هاوڕێتی بۆ هەموو دراوسەکانمان درێژ بکەین، بە تایبەتی تورکیاش کە بەرژەوەندی بۆ هەردوو لایەکمان هەیە کە بە هاوڕێتی و بە برادایەتی لەگەڵ یەکتریدا بگونجێن. باشە، بەڵام تورکیا دەڵێ لە ماوەی ڕابردوودا من دەواازەی ئابووری بوومە بۆ تورکیا و دەواازەژێکیش بوومە بۆ یەکێتی ئەوروپا. بەڕای منەوە نییە، کورد هەمیشە دەستی هاوڕێتی بۆ هەموو لایەکی درێژ کردووە. باشە، گلەیت لە حکوومەتی تورکیا چی بووە لە ماوەی ڕابردوو؟ ینی هەمیشە هەمیشە بە چاکی کەمەوە سەیری کوردی کردیانی بە ئەوە کوردی نەکردووە. بەڵێ وەکو نەتەوەیەکی نەوەتەوەیەکی سەر بەخۆ نمونەی ڕیفراندۆمەکە کە بەرپێزانەوەیکی زۆر ناشرینی هەبوو بۆ کوردەکان کە کورد هیچ ئەوەیەکی وای نەویست بتەنها مافی ڕەوای خۆی ویست بوو. باشە، تۆ دەڵێ چی پێت وایە مامەڵەی تورکیا لە ڕابردوودا برا گەورە و برا بچووکی بووە؟ لە ڕابردوودا تا ئێستا شەر برا گەورە و برا بچووکی بووە، چونکە وەک هاوسەیەک قبوڵی کوردی نەکردووە. بەڵام کورد ینی هەرێمی کوردستان هەرێمە، تورکیا دەوڵەتێکە کە دەڵێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکە لە وڵاتە بەهێزەکان. هاوسنوورە و بازرگانی پتەوە لە نێوان کوردستان بەردەوام وەفدەکانی سەردانی هەرێم دەکاتن لە ڕووی ئابووریەوە و لە ڕووی دراوسێتیەوە دەبوایە قبوڵی هەر بکرد باینایە. بەڵام پێت وایە پێگەی جوگرافی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا هاوشان بێ؟ ئەخر مەسەلە هاوشانی نیە، چونکە کورد نەتەوەیە و تەواو ئەرزی واقع سەلمان دوێتی کە کورد نەتەوەیەش سەر بەخۆیە. یعنی مەبەستە داوایە چۆن تورکیا مامەڵە لەگەڵ وڵاتی قەتەر دەکا لەگەڵ وڵاتێکی تر دەکا، ینی ڕێژەی دانیشتوان کێشە نییە بۆ ئەوەی کە ڕێژەی دانیشتوان هیچ کێشەیەکی وهای نابێت لە ڕووی دراوسێتیەوە. باش، ئێوە چی دەڵێن؟ ئێوە چی دەڵێن سەبارەت بە پەیوەندیەکانی ڕابردووی تورکیا و هەرێمی کوردستان؟ ینی پێت وایە پەیوەندیەکان ئاسایی بووە، باش بووە، هەرێمی کوردستان سیاسەتێکی باشی پەیڕەو کردووە؟ لایانی پەیوەندیەوە تورکیا مەجبورە کە پەیوەندیێکی باش لەگەڵ کوردستان دروست بکات. مەجبورە، چونکە تورکیا سەرچاوەی داهاتی تەنها لایانی گەشتیاریە. لەلایەن جوگرافیە شێوارەمی کوردستان لەگەڵ تورکیا هاوسنوورە. ئەگەر بێت و کوردستان ئەو بەرهەمانی وەری دەگرێت لە لەگەڵ تورکیا کەمی بکاتەوە زەربێکی گەورە بۆ وڵاتی تورکیا دەکەوێت. ڕاستە تورکیا وڵاتێکی زلێزە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتە هەرە بەهێزەکانە، بەڵام سەرچاوەی داهاتی تورکیا تەنها لایانی گەشتیاری و لایانی بەرهەمی کشتوکاڵی و بەرهەمی ناوخۆیەتی. ئەگەر بێت و کوردستان لایانی داراییەوە لایانی ئابووریەوە سەرچاوەکانی بەرهەمەکانی لەگەڵ تورکیا کەم بکاتەوە ئەنتاجەکانی زەربێکی گەورە بە تورکیا دەکەوێت. بەڵام پێشەوەی نەوت بدۆزرێتەوە لە هەرێمی کوردستان خۆ تورکیا هەر تەنی وڵات بوو ئەندامی ناتۆش بوو. ڕاستە تورکیا ئەندامی ناتۆ و هەروە زنابشت باسی دەکەیەوە بوو، بەڵام پێشتر سەردەمێک بوو ئەو کاتی سەردەمی حکومڕانی عێراق بەو شێوەیە نەبوو، وڵاتی عێراق لە وڵات هەرە پێشکەوتوەکانی جیهان بوو. باشە، دەبێت چۆن مامەڵە لەگەڵ تورکیا بکەین بۆ لە کە مامەڵە لەگەمە دەکەنکەوە بۆ مەسلحەتی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان لەگەڵی من بە هەمان شێوەش دەبێت مەسلحەت و بەرژەوەندی خۆمان بزانین بەرامبەر بە وڵاتی ئەوانەوە بۆ جۆرە مامەڵە لەگەڵان. ئێمە سوودمان لە تورکیا وەرگرتووە، زۆر جار باسدەوە دەکرێت بە هەزاران کۆمپانیای تورکی بە سەدان کۆمپانیای تورکی لە کوردستان کار دەکەن. ئەمە سوودمان وەرگرتووە کە زۆربەی خەڵکی کوردستان لە کۆمپانیا تورکەکان ئیش دەکەن، لەوان دەرفەتێکی باش بووە کە گەشتیاریش لەوان لۆمە باش بوو بەرامبەرەوان. پێت باشە پەیوەندیەکان باشتر ببێ؟ ئەکید. باشە، ئەگەر ئێمە تورکیا بەوەشی بکەینەوە دۆست یان دوژمن کامیان دەتوانین هەڵبژێرین؟ دۆست.
دەتوانین هەڵبژێرین وەکو دۆست بەڵێ دەتوانین هەڵبژێرین دۆست بۆ هەرێمی کوردستان دۆست نەبوو بەڵام لەمە دووە کە بەرەو پێشتیش بچین وەکو دۆست دەتوانین هەڵبژێرین وەزیری دەرەوەی تورکیا سەردانی هەولێری کرد پێت وایە ئەو سەردانە چمانایەکی وڵات تەمەنایەت چاچی خێری دەکەنی ئیدی هەر هەندێک نیەتی تورکیا لە ڕابردوو بۆ ئێمە باش بووە هەڵبەت باش بووە ئەی چۆن یعنی ئێران دەرگای لێگرتین ئەگەر تورکیانە بەها لە برسان دەمردنێەوە ینی باش بوو مووقف ئەوە حەقەتە بۆ خەڵکی کوردستان هاان یعنی ئەو دەرگا نەگرتنەی زۆر گرنگ هەڵبەت ئەگەر بیگردوا خراپ دەبوو هەڵبەت خراپ زۆر باشە ماوەیەک بوو ئەوان سارد بوو نەگەڵ هەولێر بەڵام ئێستا سەردانی هەولێر دەکەن دنیا مەسلحەتە مەسلحەتە هەڵبەت لە بەهێزی ئێمە یان بەهێزی مەیە کە ئێستا دێنە هەولێر بەخوا هەڵبەت بەئێزیمەیە بەهێزی مەیە یعنی ئێستا هەرێمی کوردستان بەهێزە بۆی ئەوانش دانەوێ هەڵبەت بەهێزە هەڵبەت بەهێزە بۆیە مەرحەبامان دەکەن ئەو کاتێ بەهێز بووین دژمەداریان دەکردین پێت باشە ئەو پەیوەندیانە بەردەوام بی پیا دۆستی هەرچەندی دۆست نەزار بێت کەمە دژمنی یە بێت زۆرە تورکیا بە دۆست دەزانی قات دنیا لەگەر ئێمە هەمووی بە مەسلحەت لەگەر ئێمەیە بە مەسلحەت ئەوەی هەیە و نییە هەمووی بە مەسلحەت لەگەر ئێمەیە پەیوەندیەکان لە یەک ئاستا تورکیا ئێمە وەکو ینی برای خۆی تەعامل پێ دەکات نەخێر وەکو برانی هیچ متوانە بە تورکیانە بۆ متوانم بە تورکانی ئەوان تیزارەت بە تیزارەت بە پارە ئێمەیان دێت ئەو ڕاستیەکەیە تۆ دەڵێ چی بەڵێ قسەکە جوانە بەڵام لە سیاستدا هەم شتەکەیە یعنی چۆن یعنی بوون ئێستا بەرپرسانی تورکیا زۆر جار دەڵێن کوردەکانی عێراق برای ئێمە بەڵێ تۆ گومان پێ لەو قسەیە بەڵێ هەند جار گومانمەیە بەڕاستی لە بنەوان لەگەیەکیتەوە قسەی دەکەن دەر برایەکە بەس لەبنەوە یعنی قسەی بێک دەدەن یان وەکو دژن باش تۆ دەڵێ تورکیا بەرژەوەندیە بەڵام تورکیا دەڵێ ئێمە سنوورماندانە خست لە کاتی ڕیفراندۆ ئەخ ناتوانانی سنوورەکان داخی نەیتوانیان ناتوانانی لەبەرەوە یەکەم شت زەرەر بخۆیان دەکەوێت ئەو پارەی لە کوردستان لە عێراق خاصەتەن لە کوردستان کە دەدیستە ناو تورکیا لە هیچ وڵاتێک ناسە ناو تورکیا ئەوەی باسی قەتەر دەکەن قەتەر چیە بۆ پارە دەعمێکی کردوتەوە بەڵام کوردستان ڕۆژانە بە ملیارات دۆلار دەستە تورکیا تیجارەتەکەی لەبەرەوەی ئەگەنا ڕاشی دەگرت و منەتوانی نەدەزانێت ئەوەی هاتنی وەزیری ئەوەی دەرەوەی عبادی کردی ئەو خراپتریشی دەکرد بەڵام نەیتوانی بیکە یعنی لە نێتی تورکیا لە بەرژەوەندی خۆی بوو یعنی بەباشی نابینی نیەتی تورکیا ئەمن تورکیا لەگە کوردەکانی خۆی باشن دەبی لەگەڵ ئێمە چۆن بی ئەو ڕاستەکەی تۆ عینە نەما ڕێیتە یان پێچوانێ بوو ئەم پێچوانێ لەبەوەی تووچە لەگەر هەرێمی کوردستان هاوسنووری لە دراوسێشن دومیش کوردستان پێویستی بە تورکیا تووشە پێویستە کوردستانی چکە پاش ئەڵمانیا هەرێمی کوردستان دوم وڵاتە دوم وڵاتە کە لە ڕووی ئابووریەوە بازرگانە زۆر بێک بجاوە. ماوەیەکی زۆرە تورکیا خۆی گرتبوو لەوەی لەسەر ئاستێکی باڵا شان بنێرێتە هەولێر و هەرێمی کوردستان ئێستا دەبینین وەزیری دەرەوەی تورکیا سەردانی هەولێر دەکات خوێندنەوەتان بێگومان دوای بە تایبەتی دوای ڕێفراندۆمی هەرێمی کوردستان تورکیا ینی هەڵویستێکی زۆر تند و بڵێم نادراوسەتی وەرگرت بەرامبەر هەرێمی کوردستان ئەم هەڵوێستە زیاتر لەوەی بۆ هەرێمی کوردستان بە بڕوای ئێمە بە بڕوای زۆربەی چاودێرانش بە زیانی تورکیا تەواو بوو وەکو بینیشمان لە هەڵبژاردننی کۆتایی هەرێمەکان لە تورکیاش ئاک پارتی هەتا حدێک لە زۆر شوێن دەنگیشی لە دەستدا لە ڕووی ئابووری تورکیا لە وەزعێکی زۆر خراپدایە بە تایبەتی ئەو دو ساڵی ئەخێری هەرچی دێت تورکیا وەزعی ئابووری بەرەو خراپتر دەڕوات بەو ئاراسی ئێستا پێدەپەڕێت چ لە سیاسەتی ناوخۆی تورکیا چ لە سیاسەتی بەرامبەر دراوسەکانی لە هەرێم بە تایبەتیش بەرامبەر هەرێمی کوردستان چونکە هەرێمی کوردستان ڕەوشێکی تایبەتی هەیە لە ڕەوشی وەزعی سیاسی و ئابووری تورکیادا ئەو هەڵوێستە دەبێت پێداچوونەوەی پێدا بکرێت چۆن دەتوانین بەرچاوڕوونی زیاتر بدەین لەوەی کە ساردبوونی پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە وای کردووە ئاک پارتی لە هەڵبژاردنەکان پاشەکشە بکە و لە ڕووی ئابووریەوەش
یعنی پاشە کشە بکە. بە شێوەیەکی گشتی ئەو ئاراستەیە کە ئەخ پارتی لەو دو سێ ساڵی ئەخێری پێدا ڕۆشت لە سیاسەتی ناوخۆی لە سیاسەتی دەرەوەیدا ئاراستەیەکی بەڕێی من نێگەتیڤ نەرێنی بوو. لەلایەک کە دەستی بە پرۆسی چارەسەری کرد دەستی بە چارەسەری دیموکراسیانەکە لە تورکیادا ئەمە لە بەرژەوەندی خودی دەسەڵاتی تورکیا بوو لە بەرژەوەندی کۆماری تورکیا بوو و بە دەرەجەیەکەمیش چونکە کێشەیەکی ڕاستەوخۆی لەگە کورد هەیە لە بەشی باکووری کوردستاندا و ئەم بەشە پەیوەندی بە بەشەکانی تری کوردستانەوە هەیە ئێمە ناتوانین ئینگلیکۆلی لەوە بکەین کە باشووری کوردستان هیچ پەیوەندێکی بە باکووری کوردستانەوە نییە. ئەو هەڵوێستە نێگەتیفەی کە دەوڵەتی تورکیا یان دەسەڵاتدارانی تورکیا لەم ساڵانی ئاخریدا بەرامبەر هەرێمی کوردستان هەبوو کاریگەریکی ڕاستەخۆی لە سەردەنگدەری کورد لەوە هەبوو. ئەنقەرە ئەگەر جەهەپە بردیەوە بە جیاوازیکی زۆر کەم لەگەر ئاک پارتی بردیەوە بەڵام ئەو جیاوازیە زۆرەی کە لە دەنگداندا دروست بوو لە دەنگدەری کوردە دروست بوو و ئەوە تاسیرێکی زۆری لەسەر سیاسەتی تورکیا لە سیاسەتی کوردی تورکیا. باشە داهاتووی پەیوەندیەکان چۆن دەبینین بە تایبەت کە تاوکو ئێستاش ئاک پارتی لەگەڵ مەهاپا هاوپەیمانە. ئەوە وەکو بڵێ هاوکێشەیەکی تۆزێک ئاڵۆزە. ئاک پارتی لە دوای 2015 هەڵبژاردنەکانی 2015 ئاک پارتی تووشی قرارێکی وابوو کە بە پێچەوانەی ئەو پرۆسی دیموکراتیزەکردنی تورکیا و چارەسەرکردنی پرسی کورد گەڕاوە بۆ بڵێم هاوپەیمانیە کە ئەو هاوپەیمانیە قەت لەگەر ئەو ئاراستەیەدان نەبوو. ئەمە بەڕێی من هەرچەند لە زەرەری کوردەتەوە بووە بەقەدەر ئەوەش لە زەرەری ئاک پارتی و پرۆسی دیموکراسی لە تورکیا دەتەوە بووە. تورکیا لە قۆناغێکدایە ئەگەر بە ئاراستەیەکی دیموکراتیزەکردندا نەڕوات ئابووری تورکیاش تووشی کەوای ناچارە پەیوەندی لەگەڵ هەولێر دەبێ بکات باشتریش دەبی بکات ئەگەر نەیکات ئاراستەی گۆڕانکاریەکان لە تورکیادا بەڕێی من بەدەن نەرێنی بەردەوام کەواتە دەتوانین بڵێن پەیوەندیەکان تەنیا ئابووری نین. نەخێر تەنیا ئابووری نین پەیوەندی ڕاستەخۆی کولتوری و کۆمەڵاتیشمان لەگە تورکیا هەیە پەیوەندی سیاسیمان لەگە تورکیا هەیە پەیوەندی ئەمنیمان لەگە تورکیا هەیە پەیوەندی ئابووریمان لەگە تورکیا هەیە ئێمە دوو دراوسین ڕەنگە زۆر جاریش لە یەک ماڵداوی پەیوەندیەکان گەڕاونەتەوە سەردەمی پێش ڕفراندۆم نەخێر هێشتان ئەوە سەرەتایەکە ئەو سەردانێکە ئەو ڕۆ دەیبینین سەرەتایەکە بەڵام هیوادارین کە سەرەتایەکی خێر بێ بۆ گۆڕانکاریەکی ئەوتۆ ئەوە دەمێنێتەوە لەسەر ئەوەی کە ئاک پارتی تا چەند دەتوانێت بەو هەڵانەی ڕابردوودا بچێتەوە و گۆڕانکاری لەو سیاسەتەکە. لە پێشودا ساردێکی زۆر هەبوو لە نێوان هەولێر و ئەنقەرە. دەتوانین بڵێن دوای ئەم سەردانە گۆڕانکاری لە پەیوەندیەکان دروستبی و پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە هاوشێوەی قۆناغی پێش ڕفراندۆم بگەڕێتەوە. منەوە بینیم کە لەوانەیە پەیوەندەکان زیاتر بەرەو پێش بڕوات و لە ئێستادا پەیوەندەکان ئاسایی ئەکرێتەوە لە حالەتی هێشتا ئاسایی نەبووتەوە زیاتریش یعنی بەرەو باشی ئەڕوات و کە ئێمە باش ئەزانە پاش کە ڕەفراندۆم دیار بۆ پەیوەندەکان بەرەو ساردی ڕۆی بەڵام ئێمە هیچ کاتێکیش کە پشتیوانی تورکیا لێرە کۆتایی نهات یعنی پاش ڕەفراندۆمیش کە ئەمە خەڵکی هەرێمیش ئەزانی و هاوڵاتیان لایەنە سیاسەکانیش باش ئەزانین کە ئەمە تورکیا بۆ هەرێم زۆر گرنگە و گرنگ و تایبەتی خۆی هەیە لە ئێستادا کە دەبێت پەیوەندەکان باش بێت و لەبەرەوەی ئێمە باش ئەزانە ناوچەکە گرفت و مەشاکلی زۆر تێدا هەیە کە باشبوونی پەیوەندەکانی تورکیا و هەرێم لە بەرژەوەندی ناوچەکەشە بە تایبەتیش بۆ پێکاتەکان کە وجودێنە لە ناوچەیەدا کە وتم هەرێمی کوردستانیش کە گرنگە بۆ تورکیا و پەیوەندیەکانیش منەوە تەوقعکەم لە داهاتوودا زیاتر باش بێت و باشە پێ دوایە لە داهاتوودا شانی دیکەی تورکیا سەردانی هەرێم بکەن یان شاندی هەرێم سەردانی ئەنقەرە بکەن پێش سەردانی بەڕێز وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەولێر سەردانی تریش کرا بوو کە لە هەرێم بۆ تورکیا و لە تورکیا بۆ هەرێم
کە ئەمە خۆی لە خۆیدا گرنگ بوو من وا تەوەقعکەم لە داهاتوودا لەوانە سەرداری گرنگتر و کە باشتر بکرێت و بۆ پەیوەندیەکان لێرەدا کە ئێمەوا بینین کە ساردبوونی و یا خراپبوونی پەیوەندیەکانی هەولێر و ئەنقەرە لە بەرژەوەندی کەسدا نییە کە باشبوونی ئەم پەیوەندیە لەوانەیە بۆ بەرژەوەندی کە پشتیوانی کە بۆ ئیستیقراری سیاسی لە ناوچەکە پشتیوانێکە بۆ باشبوونی پەیوەندەکانی بازرگانی لە نێوان هەولێر و ئەنقەرە و لە نێوان ئەنقەرە و بەغداشتا لێرەدا ئێمە وا ئەبینین کە دەبێت ئەم تەوازنە ڕابگرێت و پەیوەندەکان بەرە و پاش بڕوات و بۆ بەرژەوەندی هەموو لایەکدات باشە وەزیری دەرەوەی تورکیا سەردانی بەغدا دەکات دواتر دێتە هەولێر لەگەڵ بەرپرسانی هەرێم دیدار دەکات دواتریش سەردانی پارتێک دەکات کە پێی دەگوترێت بەرەی تورکمانی ئەم سەردانە بۆ یەکەم جارە ئایا ئەمە لەسەر حیسابی هەرێمی کوردستان نییە ئەم پێیان ئەمە بە تایبەتی لە هەولێرش کە سەردانی بەڕێز وەزیری دەرەوەی تورکیا و وەفدی شاندی تورکیا بۆ لە هەولێر بۆ بەرەی تورکمانی ئەمە خۆی لە خۆیدا گرنگدانە بە هەولێر و بە بەرەی تورکمان و بە پەیوەندیەکان و کورد و تورکمانیش لە هەولێر و کەواتە لەسەر حیسابی هەرێمی کوردستان نییە پێکاتەیەکی تر نییە لەسەر حسابی هیچ کەس لایەنێک نییە ئێمە هەموو لایەک باش ئازانێک کە بەرەی تورکمانی کە حزبێکی ئەساسیە لە هەرێم و لە عێراق نوێنەرایەتی زۆرنەی تورکمانەکانەکە ئێمە ڕێزمانەیە بۆ ئەو لایەنە سیاسین کە لە دەوری جەبهەی تورکمانی ئەوانش تایبەتمەندی خۆی و خوشەتی خۆیان هەیە بەڵام کە ئەمە سەردانی بەغدا کرا کۆبنەوەی لەگەر سەرۆکی بەرەی تورکمان و لەگەر ئەندام پەرلەمەکانی تر کرا بەڵام ئی هەولێر جیاوازتر بوو کە سەردانی بارگەی بەرەی تورکمانی کران ناو بەرەی تورکمانی کۆبنەوە کرا ئەمەش زۆر شتێکی ئاساییە و ئیجابیە و باشە بۆ کە ئێمە وەکو پێکاتی تورکمان وەکو جەبهەی تورکمانیش ئێمە دەمانەوە ببینێ ئامرێکی باش و خێر بۆ پتەوکردنی وە بۆ باشکردنی پەیوەندەکان لە نێوان هەولێر و ئەنقەرە و لە نێوان بەغدا و ئەنقەرەدا بۆ لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە باشە ماوەی کە بازدەوە دەکرا سەرۆک کۆماری تورکیا سەردانی عێراق بکات چ زانیاریەکتان هەیە ئایا لە داهاتوودا ئەگەری ئەوە هەیە سەردانی هەولێریش بکات کە لە ڕابردوودا سەردانی هەولێری کردو ئێمە ئێستا لە ئێستادا پەیوەندەکان بەرەو باش ئەڕوا کە لە هەر سێلایەوە ئێمە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی تیجاری و بازرگانیشەوە کە پەیوەندەکان باشتر بوو بەڵام لە ڕووی دیبلۆماسی سیاسیەوە ئێستا پەیوەندەکان بەرەو باش ئەوە وڵاتی تورکیا گرنگە بۆ عێراق و بۆ هەرێم کە ڕۆلی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە لە ناوچەکەدا من وە تەوەقعکەم لەوانەیە لە داهاتوودا سەردانی زیاتر هەبێت و لەوانەیە سەردانی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق سەردانی تورکیا بکات و لە عینی کات لەوانەیە شاند لە هەرێم سەردانی تورکیا بکرێت و دواتریش لەوانە زیاتر وەفدی و شاندی لە تورکیا سەردانی بۆ بەغدا و دواتریش بۆ هەولێر بکرێت. دوای سەردانی وەزیری دەرەوە شاندی تورکیا بۆ هەولێر پێت وایە ئەمە کاردانەوەیەکی ئەرێنەی لێ دەکەوێتەوە سەبارەت بە پرسی باکووری کوردستان جارێکی دیکە ئاک پارتی بێ پرۆسەی چارەسەری دەست پێ بکاتەوە واللهی ئەوە تقریبان دوورە 40 ساڵانە تورکیا وەختێ تانگاف بیتن گوتنێت خۆش دیکات. امیدێکی بۆ کوردا چێتکیان بۆ ئەوروپیا چێتکە ئیتحادی ئەوروپاژی وەسا بەس وەختێک و ئەو تەنگاوی چوردیش بیر کردەوە وەختێکی سلێمان دەمیرە ڕەحمەتی گوتی مە ڕاستیا پرسا کوردا ناس کرد بەس پشتی وەضع و چێ بوو ژێ پرسین گوتی دەگوتی بۆ ئەم پرسا کوردی ڕاستیاوی ناس کردن گوواکە کوردێک نەشێت خاڵ یونیڤەرسیتی قەید کرد بلا بێتەنیک من بۆ ئەو تانسو چیلەر وەختێکی تانگاو بوو گوتی بلا پرسا کوردیوەکیە کورسیکە حەل ببیتن پشتیوانگی تانگاوی ڕابوو ئەو بوو بەرز ئەردوغان گوتە ئەحمەدی خانی و کورد و بەحسیاوی دیات کرد وەختی هەڵبژارتن هەبوو
وقتی هلبجارتن خلاص بو سروکی کماره و لوید بی احتیاجا و بینا ما هم بینیم چی کرد و نهایت چت کرد بری وقتی کردا خواست رفراندوم که دموکراتیک بکاتن بری هر کسی ترکیه یعنی هلوستکات تند دیجی کردا کرد و خواست عراق و ایران جی ببنه هوالبندی توید وی هلوستا تند تیج در دیجی کردا و گف و تهدیدت مازن کردن جنها دیار احتیاج کوی دیار هی جرا دیهاتی خو محتاجی کردات کردن بس براستی جوهر سیاست ترکیه هکر نیتا گوهراندن هم بری کردا وکی خلق وکی نتا وکی ناسنامه وکی ولات بزحمت امرو بیجیتن کو پیوندیت هنی بردوام بن کنه بس سر اساس منفعتی که وقتینا نه هوا دیار بومن شخصا وکی برجواندیت وایت وقتیت هن جبوری هاتی چونکی سیاست و دیسکورس و پیوندی و علاقت کد هی گل کردا گۆڕانکارێکی جەوهرین زۆر باش کەوایە تۆ پەیوەندیەکانی ئێستا و ڕابردوش بە پەیوەندێکی استراتیژی نبینی لە نێوان هەولێر و ئەنقەرە نەخێر دیکەنگی استراتیژی بیتن چونکی مەسەلا ما و تورکیە لازمە نە استراتیژی بیتن مەسەلا کووردا و تورکیەوەکی دوو نەتەوێن جینار و تاریخێدا پێکدانە لازمە زێدەتر و خودتر بنج استراتیژی دوو ملەتن دەوێت ڕۆژهەڵاتیدا لازمە کورد تورکیە قبول بکەن وەکی دەوڵەتێکە مازن کورد قبول دکەن شخوا ترکی کردا قبول بکه وکی ملتک خودان زمان، خودان ثقافت، خودان ناسنامه، خودان نتو و خودان ولات و سر و اساس تعاملی دیال کردا بکردن. باشه لرابردو بینیمان گماروی که گوره هبو للیان ئەنقەرە، تاران، بەغدا، دیمەشقەوەش دیجه هەرێمی کورد. بله راست. بەڵام ئێستا سەردانی هەولێر دەکەن. اول تشتی اون روتینی نه دنیای ده همیات چیل بیتن. یعنی مدید نابینا yani işte bu sahamiye çünkü cevheri siyaseti belki ne hatiye goğrandın. Eğer Türkiye siyaset akha cevheri ve yani konsepte siyasel hemberi geli Kürt veki netavl hemberi herimi veki velatek ve haskı ve heye referandumi bikatin. Goğri pişti hingi. Gutna Kürdistan'ı kabul naken. Gutna milleti Kürt kabul naken. Her gaz bejin Kürt kardeşlerimiz yani birayet meyet Kürt. Lazım bejin Kürt halkı geli Kürt bejitin. Yani em kardeşet kesenin kardeş mana biray küçük. Kardeş mana biray küçük biray küçük. Yani bes Kürt rastan biray tekin bes her olsa neteveke milleteke erdeki wiyahi velateke khoya tariheke khoya hay. Lazım eve beta kabul kirin paşe mirov de bavari etin ku Türkiye siyasete khoya gohorandi. Mümkün ziyarata bres Çavuşoğlu hendak encamin vakti bedaten evji vakti ihtiyaca Türkiye benema وکی بره دورنینه که جاری دیتی هر سریا خواهی بره ببینیدن و بس چطوری برجواندی وقتی بیدن. ئەگەر تا دوێنێ کۆمپانیاکانی تورکیا چاویان لە هەرێمی کوردستان و لە ئابووری ئەو وڵاتە بێت بەڵام ئەمڕۆ لەسەر ئاستی باڵای سیاسی بەرپرسانی حکوومەتی تورکیا چاویان لە هەرێمی کوردستانە لەوەی پەیوەندیەکی باشی سیاسی و سەربازی و ئەمنی لەگەڵ هەرێمی کوردستان گرێ بدەن و ئەم گۆڕەپانە بۆ هیچ وڵاتێکی دیکە بەجێ نەهێڵن. هەر بۆیش دیدارەکانی چاوشۆغڵو لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان ئەوە دووپات دەکاتەوە کە تورکیا تا دوێنێ تا ڕادەیەک خۆی لە هەولێر دوور دەگرت ئەمڕۆ هاتۆتە نێو باوەشی هەولێر و دەیەوێت لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان بکاتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.